ئەو پارێکی لێ بەسەراتەوە ئەویش سوتاوە هیچ پارە سوتاوە مستەم سەکات هیچ هەم بەدە نەچوە هیچ. ئەمڕۆ لە گەڕەکی کوڵەجوۆیەکان لە قەزای کەلار ماڵێک ئاگری گرتووە و بە تەواوی هەموو پێداویستی ماڵەکە سوتاوە. هۆکاری ئاگرەکە وەکەوەی من قسم لەگەڵ کەس و کاریا کرد ئافرەتی ماڵەکە ویستویەتی خواردن ئامادە بکات لەو کاتەیە کە تەباخەکەی داگیرساندووە تەباخەکە تەقیوەتەوە پیایە و ماڵەکەیان ئاگری گرتووە. من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمەلای کەسوکاری ئەو خێزانە ئەگەر بێت ئێرەوە سوپاس دەکەم ئەمەیە باسیەوە بکەم ئەو خێزانە خۆشیان ژنەکە و پیاوەکەش سوتاون بەهۆی زۆری ڕێژەی سوتاوەکان نزیکەی 40% سوتاون ڕەوانی نەخۆشخانەی سلێمانی کراون. من ڕۆمەلای ئەم پیاوە سڵاو لێبێ تۆ چی ئەوانی وا تەندروستی خۆیان چۆن ئێستا؟ تەندروستی خۆیان ئێستاوان خۆیان لە خەستەخانەی سوتاوەکان لە سلێمانی پیاوەکە 140 جسمی لاشەی سوتاوە سەری هەردوو دەستی قاچی خێزانەکەشی کاتێک ڕووداوەکە ڕوویداوە خێزانەکەی لە پڕ لە حنی لە حیبەت هاوسەرەکەیە هاوسەرەکە بردۆ دەرەوە بەڵام هەردووس خێزانەکەشی سوتاوە پشتی سوتاوە ئەو خۆدانیش بن ماڵەکەی هیچ بۆ دەرنەچووە هیچ شتێکی بۆ دەرنەچووە تێگەیت ئەم جاریشە ئەم خۆی کابرا خۆی کاسبە کرێکارێکە ساعت 6:30 بیانی حوت بۆ سێدی بڕا بۆ ئیشکردن بۆ قاوەتی ئەم شتانە ئەم ڕووداوی لێ کەفتەوە منش داواکارین لە خێرخوازان هەر کەسێک بێت بەلای ئەم خێزانە و هاوکارێکیان بکەن هیچیان بەدەنەچووە پارەی سلفە هەموو شتێک ئامانە لایەن بۆ خانووی خۆشیانە کرێچی تێگەیت ئێوارە ساحبخانەکەش هاتە سەری ودی کاکێکیان بەس خۆیان سەلامەت من کێشەم خانەوەکە نیە بەس خۆیان سەلامەت من کاکێکیان خۆی سوتاوە ها لە خەستەخانەی ئەوەی سوتاوەکەی سلێمانی ڕەوانێ ئەوریانە کردووە ئەم جاریشە ئەو وەزاگەی خۆتان تێگەی بازەواکەن کە جەمعەیان کردووە سلفەیان کردووە ئەمان سەرپەرشتیان کردووە پارەی هەموو نەفەرانە لای ئەمان بووە ئەو پارێکی لێ بەسەراتەوە ئەویش سوتاوە هیچ پارە سوتاوە مستەم سەکات هیچ هەم بەدە نەچووە هیچ نەجنسی هیچ شتێکیان بەدە نەچووە هەمووی سوتا هەمووی تیاچووە تێگەی ئاوەتانی ئەوەش غڵفەی مستەنەگەیان هیچ تیادە نەچووە ئەمە غڵفەیەترەوە ئەمەش متبەخەکەیانە سەقفەکەیش تا خۆتان ڕووماڵی بکەن هەمووی سوتاوە ئەوەش دەوەخانەکەیانە ئەوانەیشە گشتی سوتاوە دەگەیت ئاوەتە ئێوە داواکاریتان چییە تانەوێت چی بە خێرخوازان بڵێن؟ من وەکو خۆم هەر کەسێک هەر خێرخواسێک هاوکاری بۆ ئەماڵە خوا لە هەموویان ڕازی بێت هاوکاریان بکەن دەستیان کورتە کابرا بە کرێکاری هەموو ڕۆژەم ئیشێتی بە کرێکاری و ئەم بشە حاڵەکەیت لە کرێکیا بوو ئەمەش بۆ سەرتابێت یعنی ئەمە ئەبێ هەمومان ڕویان تێ بگەن هاوکاریان بکەین. باشە تەندروستی خۆیان چۆنە ئێستا؟ تەندروستی خۆیان ئێستا لە حاڵی حاضر خێزانەکەی باشە خۆشی ئێستا من کەمێک پێش ئێستا تەلەفۆنم لەگەڵا کرد لەگەڵ خێزانەکەی قسەم گوتی داوا دەرمانی هەموو دراوە بێ و نووسووە بە دەوای سەرکەر تێگەی مەڵهەمی سەرکەری بۆ بەکار ئاوریاوە بۆ شێوە ئیسراحەتەکە دەمچاوی هەمووی سوتاوە. باشە دەستەکان خۆش من ئەمەوێ هاوکار مەگەردیمەنەکانتان نیشاندا تەواوی ماڵەکە سوتاوە و هیچ شتێکیان بۆ دەرنەچووە و لەگەڵ ئەوەشدا ژن و پیاوەکە خۆیان سوتاون پیاوەکە 40% جەستەی سوتاوە منداڵێکیان هەبووە بەڵام شەوی ڕابردوو منداڵەکە لە ماڵی خۆیان نەبووە لە ماڵی داپیری بووە بۆیە منداڵەکەیان سەلامەتە تەنها ژن و پیاوەکە خۆیان سوتاون وەکو هاوڵزاوای پیاوەکە باسی لێوە کرد سلفەیان کردووە جەمعەیەکیان کردووە ئەمان سەرپەرشتی سلفەکەیان کردووە و پارەی بەشداربووەکانیان کۆ کردوێتەوە ئەو پارێشی کە لایان بووە کە پارەی خەڵکی بووە ئەو پارێش سوتا و هیچ شتێکیان بۆ دەرنەچووە لەگەڵ ئەوەشدا ناسنامە و هەموو ئەو پێداویستیانە کە هەبووە لە ماڵەکەیە هیچ شتێکیان بۆ دەرنەچوو و خۆشیان بە سوتاوی ڕەوانی سلێمانی کراون.